بە هەوڵی هەموو لا توانرا دوجار موافقەتی وەزارەتی ناوخۆی حکوومەتی عێراقی فیدرال وەربژیرێ بۆ ئەوەی کە بەڕێبەرایەتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە ڕزامەندی ئیستیحدازبوونی بۆ بکرێت و خۆشبەختانە نەتوانم بڵێم بە تەنسیق لەگەڵ بەڕێبەرایەتی پاسپۆرتی سلێمانی 2 ساڵ لەمەوە پێش هەماهەنگیمان کرد بۆەوەی کە ئەو ئەجیزەی کە پاسپۆرتی پێدەرەچێ بۆ پارێزگای هەڵەبجە دابین بکرێ و خۆشبەختانە لە دوای گفتوگۆکردن لەگەڵیان وعدی ئەویان پێیان لە ڕووی کادیریشەوە هیچ گرفتێکمان بۆ دروست نەبێ و بینای پاسپۆرتیش 1-2 شوێنمان دیاری کردووە لیژانەکانیش پێشتر سەردانیان کردوون و چاوەڕێەوەکەین کە لە ئایندەیە هەموو ئەو کاروبارە فەرنی و ئیداریانە تەواو ببێت و دانیشتوانی پارێزگای هەڵەبجە هەڵگری پاسپۆرتی خۆیان بن و چیتر سەردانی پارێزگای سلێمانی نەکەن و بتوان لە پارێزگاکی خۆیانە پاسپۆرت بەدەست بێنن بۆ ئەوەش کە وەکو معلوماتێکە هەبێ ئەوەی کە خاوەنی کارتی زانیاری و دانیشتوی پارێزگای هەڵەبجە بێ هەڵگری ئەو پاسپۆرتە بێ و توانێ سەردانی ئەو دایری پاسپۆرتە